دوای ئەوەی سزادراوانی بادنە دوای ئەوەی لای حکمان پێشکەش بە دادگای تەمیز کرد بە مەبەستی ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزی ئەو بۆ ئەوڕۆکە وەڵامی ئەو داواکاریەمان وەرگرتەوە ئەویش کە لە 26 دەرچووە بە پەسەندکردنی ئەو بڕیارەی دادگای تاوانی دوی هەولێر واتە تەسبیتکردنی ئەو حکومەی کە لەسەر سزادراوانی بادینان دەرچووە تەسبیت کرا بە سزادانیان بۆ ماوەی 6 تا بەوەریەکەچە بڕیارەکە تەیدی حکمی پێشترێک کردیە کە لە محکەمەی تەمیز دەرچووە داوامان کردو بدرێتە هەیە عامە بەڵام دیار ڕەفزیان کردەوە هەر هەیەی پێشترێک کە سزاکەی پەسەند کردبوو ئەو هەیەیە بینیوتەوە و حکومەکەی دەرکردووە بە هەمان تۆمەت و بە هەمان مادەی پێشوو هیچ مەجال نمایە تەنها بڕیاری تەنها لەلایەن سەرۆکاتی هەرێم دەتوانرێت بە لێوبردننی تایبەت سزادراوان ئازاد بکرێت بەڵێ بەیان حیسابە لە پێشتر باس دۆکرێت کە ئەوانە یەک لە چۆمەتەکانی ئەو کاریان بۆ قسوخانەکانی ئەمریکا و ئەڵمانیا کردووە لە ڕاستکردنەوەکە ئەوە لابردراوە یان بەڵێ لە ڕاستکردنەوەکەەوە لابردراوە گوایە کاری قونسڵیەکان کاری دامی حکوومەتی هەرێم و کاری باشیان کردووە ئەوەی تێدا نماوە باشە ئەوە تا چەند ڕەوای حەکە ینی ئەو نەخێر پێشترێ کە ناویوان هاتووە ئەوانیان تۆمەتبار کرێت کە گوایە جاسوسیان بۆ قونسڵیەکان کردووە ئێستا ئەویان لاداوە کەواتە ئەو ڕێکارە قانونی گرتیانە بەر ئەویان لاداوە چەند قانونی ئەو ڕێکارە بەداخەوە ئەوەی ئەمە دەبینین زوڵمێکی گەورەیە لەو چالاکوان و ڕۆژنامە نووسانە دەکرێت چکە ئەوەی ئەمە بینیمان لە دۆسەکە خوێندمانەوە ئەوە ئەو سزای زۆرە کە لەسەریان تەسبێنراوە قانونی نییە نەخێر باشە سەبارەت بە ڕای شەقام و ڕای خەڵک ڕاگەاندەکان ئایا دەتوانێت جارێکی کاریگەری لەسەر سەرۆکاتی هەرێمە بێت هیوادارین کاریگەری هەبێ سەرۆکاتی هەرێم تەدەخل بکە بە لێبوردنی تایبەت سزادراوان ئازاد بکە دەتوانین بڵێین ئەمانە جیان بۆ هەموو فشارە نەدانێت دەوڵەتی وقتیە فشاری ناوخۆیی هەبوو ئەم بڕیارە ڕاستکردەوە نەخێر دەتوانین بڵێن جێ پێ بۆ فشاران نەدرا بەڵێ گیان بەو هیچ ئەو فشارانە نەدا لە نووسڕ بوون لەسەر بڕیاری خۆیان